کە دوای هەرەزڕەمان کرد بۆ ئێران و دواتریش ڕادەستی ڕەژێم کراینەوە ئەوکات زانیمان چ کارەساتێکمان بەسەر هاوڵاتیاندا هێناوە. عەلی بچکۆل لە کتێبی سەختەڕێدا دەڵێت دوای ئەوەی ڕوومان کردە ئێران و لەوێ دەست بەسەر کراین و دواتر لە 1 ساڵی 1976 دەستیان کەلەپچە کردین و بە چەند ئۆتۆمبیلێک کە پڕ بوون لە چەکدار و پۆلیس بەڕێکراین بۆ شاری مەریوان و لەوێشەوە بەرەو مەرزی بناوە سووتە. ئێوارە کە خەریک بوو هەوا تاریک دەبوو کۆمەڵێک پۆلیسی عێراقی هاتن و ڕادەستی ئەوان کراین و لەوێوە گەیەندراینە پێنجێن و ڕەوانەی زیندان کراین. ئێمە کە براینە زیندان ئەوکات زانیمان چ کارەساتێکمان بەسەر هاوڵاتیاندا هێناوە. دوای ئەوەی ئێمە بەرەو ئێران ڕۆشتوین ئەوانەی کە ماونەتەوە تەنیا هاوڵاتی بوون. بۆیە ڕژێم ئەوەی کە توانیویەتی و لە دەستی هاتووە درێخی نەکردووە دەرحەق بە هاوڵاتیانی کورد. زیندانەکان پڕ کرابوون لە هاوڵاتی بێلایەن کە بەبێ هیچ تاوانێک ڕەشبگیرانە گیرابوون و هێنرابوون بۆ زیندان. کەسانێک کە تەنیا جوتیار بوون بە زیندانی هەتایی و بە 10 ساڵ و 20 ساڵ زیندانی کرابوون تەنیا لەبەر ئەوەی گومانی ئەوەیان لەسەر بوو کە ئەوان هاوکاری پێشمەرگەیان کردووە. من لەوێ مام خالیدم بینی کە خەڵکی چیای هەرمەک بوو لە ناوچەی بێتواتە لەگەڵ کۆمەڵێک خەڵکی ناوچەکە گیرابوون وە سزای زیندانیان بەسەردا درابوو. مام خالید پێیوتم من 2 ژنم هەبوو هەمیشە ماڵەکەم شوێنی حەوانەوەی شۆڕشگێڕەکان بوو تاکو ڕۆژێک یەکێکیان خۆی پێنەگیرا بوو وە خۆی ڕادەستی ڕژێم کردبوویەوە و بە سەربازەکانی وتبوو کە ئەوان لە چ ماڵێک دەمێننەوە و لە چ ماڵێک پشوو دەدەن و یەشەوێک سەربازەکان دایان بەسەر گوندەکەدا و هەموو ئەوانەی کە ناویان هێنرا بوو هەموویان ڕاپێکی زیندان کردن. دواتر مامۆستا مەلا ڕەشیدم بینی کە ئەویش لە زیندان بوو. ئەویش چیرۆکی خۆی بۆ گێڕامەوە وتی ڕۆژانە کادرەکانە هاتن و لای ئێمە پشویان وەردەگرت و دەحەوانەوە. ڕۆژێک یەکێک لە کادرەکان ناوی هەموو ئێمە دەنووسێت بۆ سەرکردایەتی بە بیانووی ئەوەی کە ئێمە هەمومان هاوکاری پێشمەرگە و شۆڕشین. بەڵام لەبری ئەوەی ئەو ئاوا بنووسێت دەنووسێت ئەمانە هەمویان ئەندامی ئێمەن و هەمویان لایەنگری ئێمن تەنیا بۆ ئەوەی بتوانێت پلەی خۆی پێبەرز بکاتەوە. دواتر ئەم کادرە دەکەوێتە دەست هێزەکانی ڕژێم و ناوەکان دەکەونە دەست ڕژێم بۆیە بێ لێ پرسینەوە و بێ قسە هاتن و هەمویان ڕاپێکی زیندان کردین و هەمانە 10 ساڵ زیندانی و هەمانە 20 ساڵ زیندانی و هەشمانە 30 ساڵ و تاکو 6 ساڵ زیندانیمان بەسەردا سەپێنراوە. ئەوانەشی کەمانەوە هەمویان بۆ خنکاندن ڕاپێچ کرا. ئێمە ئەمانەمان بەسەردا هات بێ ئەوەی هیچ پەیوەندیەکمان بەڕێخستن یاخود بە ئەندامبوونەوە هەبوو بێت تاکە شتێک کە ئێمە بە شۆڕشەوە دەبەستێتەوە تەنیا هاوکاریکردنی شۆڕش بوو. دەرەنجام بەهۆی هاوکاریکردنی شۆڕشەوە تووشی مردن و زیندانی هەتایی بووین. دواتر مام ئۆمەرم بینی کە لەگەڵ کوڕەکەی لە زیندان بوون. ئەوان خەڵکی گوند بوون و هەموو ژیانیان تەنیا خەریکی ئاژەڵداری و کوشت و کاڵ بوون. دوای هەرەس گوندەکەیان کە گوندی سکتانی ناوچەی بێتواتە بوو وێران و خاپور کرابوو و ئەوەی بەدەستیان کەوتبوو ڕاپێکی زیندانیان کردبوو. مام ئۆمەر و کوڕەکەی 20 ساڵ زیندانی کرابوون و مام ئۆمەر فرمێسک لەسەر گۆناکانی بوو بەدەم گریانەوە وتی پێش ئەوەی بمگەێنە ئێرە ژنەکەم تووشی نەخۆشی بوو و نەمتوانی بێگەێنمە نەخۆشخانە و دەرەنجام ئێوە خۆش. لەولاشەوە خێزانی کوڕەکەم هاتبوو دەیوت من ناتوانم 20 ساڵ چاوەڕێی ئەحمەد بکەم دەبێت لێم جیا ببێتەوە. هەموو ئەوەی ئێمە کردمان تەنیا هاوکاریکردنی شۆڕش و واڵاکردنی دەرگای ماڵەکانمان بوو لە هەموو کاتێکدا بۆ ئەوەی بێن و لای ئێمە بخۆن و بخۆنەوە و پشوو بدەن. دەرەنجام ئەوان ڕۆشتن بۆ ئێران و ئێمەشیان لەژێر ڕەحمی ئەم ڕژێمە دیکتاتۆرەیە بەجێهێشت.